الو هاتي بونا تلفون بو قمالي ناقري چی؟ هەمووتت هەتیو لە خوا بترسە. گەنجە بەڕێزەکان ئەم شە بووەتە باو لە ناوتە عیبە ناشرین ئێتر تەرکیکەن هەتی وامە کە هەتی بێ بێ دەبی گۆڕە قسەیەکی جوان فێر بە با لە قیامەتە لەسەری محاسەبە نەکری واللهی وشەیەکی ناشرینە تاوانبارەوی بۆ شێوازە تەنزە دەی لە هاوڕێکانت. ئەی مەگەر پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە هەتیوی گەورە نەبووە؟ ئەی مەگەر ئیمامی شافعیتە، ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلتە، کوڕی ئیمامی بن تەیمیە، چەندێک بۆ بژمێرم لە قەڵە پیاوەکانیان ئیسلامە هەمویان دایکیان بە خێویانی کردووە. فبۆیە ئەم وشە تەرکە هەر کەسێ دووبارەی کردو ئاگاداری بکەرەوە و بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ دوو چین هەن لە ڕۆژی قیامەتە من بەرۆکتانەگرم لەسەریان، یعنی دیفاعیان لێ یەکەم. یەکێ لەوانە چییە؟ یەتیم. تەسەوڕ کە تۆ بەم قسە دڵی یەتیمێک شکاندوێ بریندارت کردوێ، دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرۆکت بگرێ و گلەیت لێ بکە. قورس نییە؟ قورسە.